لە دوای ئەوەی بۆ ماوەی زیاتر لە مانگێکە حکوومەتی عێراق بە بڕیارێک گەشتە نێودەوڵەتیەکانی لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان ڕاگرتووە. ئەمەش سەرباری ئەوەی کاریگەری نەرێنی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست کردووە. لەگەڵ ئەمەشدا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئیش و کاری هاوڵاتیان دروست کردووە و بە تایبەتیش کاری نووسینگە گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان و ئەو کەسانەی کە لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە کاڵا و شتومەکی بازرگانیان هاوردەی هەرێمی کوردستان کردووە. بەدڵنێ بە کاریگەرێکی زۆریە بۆ جاران مسافرەکە ئەتوانی بە ئاسانی سەفەری خۆیان بکەن لە ڕێگەی فڕۆکەخانەکانی سلێمانی هۆلێرەوە، بەڵام ئێستا پێویستە سەردانی فڕۆکەخانەی بەغداد بکەن بە مانەوەیەکی زۆر. ئەگەر ناویان تەمەنیان گۆڕا بێ پێویستە 500,000 ناری عێراقی بدەن، کێشەی زۆریان بۆ دروستەکەن. مسافرەکان زۆر گلەکەن کاتی ئەگەڕێنەوە، ئەڵێن هیچ تعاملێکیان لەگەڵ ئێمە باش نییە، هیوادارین بگەن بە چارەسەرێک ئەم فڕۆکخانەی ئێرە بکەنەوە. و ئێمە وەکو فڕۆشارێکی مۆبایل بەهۆی داخستنی گەشتەکانەوە بەهۆی داخستنی فڕۆکەخانەکانەوە بەڕاستی کێشێکی زۆری بۆ دروستکردین لە هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی شتومەکەوە. جاران ئێمە لە وڵاتی لە بریتانیا شمان بەوە ترانزیتی ناکرد با بڵێن ڕێکە گەشت دەستمان، بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کەوا بەهۆی داخستنی فڕۆکەخانەکانەوە بەرەو بەغا نرخی شتومەکان بڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە لە ڕووی ئەلکترۆنیەوە. لای خۆشیەوە بەڕێوەبەری پۆستە و گەیاندنی قەزای کەلار ڕایگەیان لە پاش ڕاگررتنی گەشتە نێودەوڵەتیەکان لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بە ڕێژێکی بەرچاو کاریگەری لەسەر کاری بەڕێوەبەرایەتیەکان دروست کردووە و ئەمەش لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا هەفتانە دووجار پۆستیان لە ڕێگەی فڕۆکەخانەکانی هەرێمەوە بۆ دەرەوەی وڵات ناردووە. سەبارەت بە ڕاگررتنی گەشتی نێوان فڕۆکەخانەکانی هەولێر و فڕۆکەخانەی نێودەوڵەتی و بەغدا ئەوە کاریگەری بووە لەسەر ئیشوکارەکانمان وەکو نووسینگەی پۆستە و گەیاندنی کەلار. لە بەرەوەی پێش ئێستا ڕۆژ هەفتانە ئێمە دووجار کەلوپەل و کەرەسەی هاوڵاتیان کە تەسیمی بەڕێوەبەرایەتیەکەمان ئەکریا نارد بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و ئێمەش لەوێ ڕەوانەمانە کرد بۆ هەولێر و بۆ وڵاتانی جیهان هەرە هەمووی. لەوە لە بڕواری یەکی دەوە کە ڕاگررتنی فڕۆکەخانە ڕایگەاندرا لە نێوان هەولێر و فڕۆکخانانی نێودەوڵەتی ئەوە کاریگەری بووە لەسەر ئیشوکارەکانی ئێمە و ئیشوکاری هەوڵاتیان. سەرباری ئەوەی داخستنی فڕۆکەخانەکان کە کاریگەری نەرێنی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست کردووە، بە هەمان شێوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گەشتی هاوڵاتیان دروست کردووە کە بە مەبەستی هاوردەکردنی کاڵا بازرگانیەکان و کاری گەشتیاری و خوێندنی باڵا و چارەسەرکردنی پزیشکی سەردانی دەرەوەی وڵاتیان دەکرد. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.